من لأوروبا أجي مراستيش أفريتي كورد سيقي أوروبا إنيا أفريتي كي أوروبي بدوزينو شوني ماريكي ميز أحمد قربان جان خواهي يورا فرمي ولا تنكحوا المشركات حتى يؤمنن أفريتيك أجا مشركة بو مي خوازن مي غوازنو مي كان بخيزاني خوتان حتى إيمان نهينيت ولأمة مؤمنة خير من مشركة ولو أعجبتكم انجا خواهي يورا فرمي ولا تنكحوا المشركين حتى يؤمنوا أفريتيك مسلمانش نابيت شو ببياوكا كمشرك بيت ولعبد مؤمن خير من مشرك ولو أعجبكم بالله جا خواني لأوروبا يا قربان جان لأوروبا يا تولي عفوا ذاك تولي كتشي كرد شو ناكا بكرد وايا نموتون شو ناكا بكالق نماول بكالشي أوروبا نايا حتى أوروبا أيتريان خود لسجنا بينيتو يعني وتأتر بشوازك لشوازك كان مال ويرا نبي بكالشي أوروبا نايا أفريتي كل بس أوروبيا كوا يقجر خوي أوروبية وراها تولى الموضوع كبشنا براسيش ببنا مسلمان دين لغاشي ورقرن زور باشا دين زور باشي ورق بجواني ورقرن زور باشا بو أو جنجاني كالأوروبان خواستي آفرتي أوروبيان هي حزا كان إنجليزي بي ألمانيا بي أمريكية بي بيكن بهاوسري خويان قربان جان أولا أجر توانيتان بيكن إيماندار ومسلمان أما نور على النور أجر نتوانيت أبيت دو مرجيتي أبيت دو مرجيتي أبي أم آفرة يكم مشركا نبيت يعني باوري وانبيت عيسى والعياذ بالله كري خوايا مريم جني خوايا والعياذ بالله كأوان إسا باوريان بو اشتهيا لناو يهودي شابه همان شوا باوريان وايا كعزيد كري خوايا والعياذ بالله باشا وهندي كان موسى أبنا مرتبي خوا والعياذ بالله أجر مشركا نبيت ودوام داوين بيز نبيت واتار داوين بيسي نكر بيت ئەگە زەواجی کردبێ لەگەڵ پیاوێکی ترا بە زەواجێکی شەرعی خۆیان لە کڵێسە مارە کرابێت ئەمە بە داوێن پیس حیساب ناکرێت بەس ئەمەی لەگەڵ ڕەکوبان و لەملاولا لەگەڵ پیاوە ڕای واردبێ و لەگەڵ ئەما عادز بۆ دوای لەگەڵ کەسێکی ترا تێکەڵ بووە ئەمە پێ ئەوتێت داوێن پیس نەماوە زەواجی کڵێسا نەما هەمویان لە بینی خۆیان ئەتیفاقەکەن و دوای جیا بنەوان ئاوا یعنی شوو ئەکەن و ژن نەهێنن دەیکەواتە قوربانگیان داوێن پیسەوایە 100% داوێن پیس بێت مەرجی زەواجەکە لەدەست ئەدات یەکەم مثلا لەگەڵ یەکێکە بە حسابی خۆی ئەو زەواجی کرد یعنی ئەم لەولای نییە هەر لەگەڵ ئەو کەسایەتە تێگەم قوربانگیان خۆ هەر داوێن پیسیە هەموو ئەوروپاش العیاذ بالله عیسا بە کوڕی خوا دانەت یعنی بنە مشریک تەواو کەواتە هەردوو مەرجەکەیان لەدەست داوە هەم مشریکن و هەم داوێن پیسیشن بەڵێ وایە طبعا أنا والله ما صعب والله ترخوای گەورە ڕەحمتان لێکا کورە وەرنەوە ئەم کوردستانی خۆمان هەر هیچ نەبێکا کە بستە زەویەکە تەیە دوو ڕۆژتر بە پارە نایکڕی و ئەتکەنە ناو قەبرەکە و معەزەز مکەڕەم والله ما مصاب لەخوا بەزیابێ هەموو شتێکم هەیە لە کوردستان لە هیچ شتێکم کەم نییە بەس نازانم ئەی چێکەی حکومەت و نسیب ئێمەی هێنا ئێرەوە تازە ڕاش هاتوینە 16 ساڵە لە ئەوروپا لە کام وڵاتە ژیت مامۆستا لە فەڕەنسا کورە بەخوا هەموو فەڕەنسا پەنجەیەکی ئافرەتی کورد ناهێنێ لە پەنایە دانشی دوو ڕۆژتر دۆڵمە بە پێچێتەوە دوو ڕۆژتر بە قوربان و بە ساقەت بێت دوو ڕۆژتر خزمەتێ بکات کورە دوو ڕۆژتر نازە بکێشێت لە ئامیە زیابیت قەسەم بەخوا هەموو فەڕەنسا پەنجەیەکی ئەو ئافرەتە ناهێنێت ئەوە حەقیقەتە ئەو هەموو مشکیلە بینین خۆمان ئەلێرە و دوای ئەوە ئەلێرەکە دێنە بەردەست و شکات لە یەکتریەکەن یعنی جۆرێک لە سیقە نەماوە کورتی و پوختی وەرە برامە هەموو ئامۆزا و پورزایە لەگەڵ تایە سەرت ژان کا دوو ڕۆژتر یەک منشاء بەس لە ئامۆزا و پورزا دێ لە بەردەم خەسەخانەکەی ئاوەسە یەکێکەڵێ گورچی لەمە دەم یەکێکەڵێ کاکە من ئامادەم دەماری قاچم دەرکەم یەکێکەڵێ من خوێن ئەدەم یەکێکەڵێ من بە پارە لەگەڵ یام لە فەڕەنسا ئیسا لێت بقەومێکیە بە دیاردەوە بێ کاکە گیان مامۆستا لە تەمەنی خۆمان کەسوکارم نەماوە گەورەش نین تەمەنم 40 ساڵە تەمەنە 40 ساڵە ژن نێنەوە بەڵێ ئەی قوربانە بم خوای گەورە بە هەناو بێت خوای گەورە مرازی دڵت حاصل کا خوای گەورە ئەها من و تۆ 20 ساڵمان ماوە 20 والله الله أعلم ڕەنگە 20 دقەشمان نەمابێ من مەبەستم ئەوەی یعنی ئەگەر ئێمە لەو ئومەتەش بین کە تەمەنیان ئەگاتە 60 بۆ 70 هەر ئەم 20مان ماوە والله مامۆستا دوعای خێرم بۆ بکە بە تەمای حەجم ئەم ساڵ ئینشاء الله دوای ئەوە بیرێکی لێکەمەوە بە یەکجاری بێمەوە والله وەرەوە قوربانگیان وەرەوە برای شرینم لە چەمچەماڵ دامانی
لە کەلار دامەنیشە بڕۆ لە دووس دابنیشە، لە دووس دامەنیشە وەرە بۆ سلێمانی، لە سلێمانی دڵت نەکرایە بڕۆ بۆ پێنجوێن، لە پێنجوێن دڵت نەکرایە بڕۆ بۆ ڕانیە. وەڵڵا گاڵتەت نەیە کاکە. والله لە هیچ بە نا وەڵڵا بە هیچ شێوازێ گاڵتەم نایە مامۆستا. وەرە قوربانە، زۆر جوانە. خوای گەورە کارمان ئاسان کە. اللهم ئامین. چێکەی لە وڵاتە سارد و سەڕە قوربانگیان؟ فەڕەنسا بۆ فەڕەنسیەکان خۆشە برای جوانم. ئەو کوردستانە عەزیزە ڕاستە ئێمە لە هیچی ڕازی نین، لە زۆربەی شتەکانی ڕازی نین، بەڵام خاوەن کە سوکاری ئەو نیشتیمانەی خۆمانە قوربانە بوو. والله مامۆستا ئێمە بڵێن کاتی خۆی کە هاتینەوە هیچ، بەڵام داماوەکە لەوەیە تا ئێستا خەڵک هەوڵەدا و آخر نە ئیقامە هەیە، نە ئیشێکی چی ئەکا لێرە بەس بزانم. مەذەلەوە مەذەلە نازانم مەذەلە بە کوردی چی پێوترێ؟ مەزەلە یعنی ڕسوایی دوو لە ڕووی جەناب. ئەدە بەخوا خۆیانەکەن ئەوەوە. والله ئەزانم برا جوانەکەم، بەخوا براکەم لەم وڵاتەی ئێمەیە بەنگلادشی چەندێ قەدر و قیمەتی هەیە، قەسەم بەخوا لە وڵاتانەش کورد هەر ئەوەنە قەدر و قیمەتی هەیە. بەڵێ 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 ئەرێوانیە برا بەرەوەڵا مامۆستا بەرەوەڵا مامۆستا. خوا ئێستا تۆ جنسیەکەشت پێ بێ هەر پێتەڵێ کێل ئۆرجین، یعنی خەڵکی کوێی ئەبێ یعنی ئۆرجیناڵەکەت چییە؟ ئێستا تۆ بۆسە بۆ نمونە مۆناکۆ و پاریس سەن ژێرمان یاریان هەبێت، تۆ بە ئازادی ئەتوانی بڕۆی لەو یاریگایە سەیری ئەو یاریەکەی مادام فەڕەنسی نیت؟ ناوەڵا مامۆستا ئەوە دایمە هەر کێشە هەبێەوە. ئەیڵند خوا ئەبێت وایە. ئەوەتا قوربانگیان وەرەوە کابراوتی وەرەوە لە کاولەکەی خۆت بمرە و ژن بێنە و 20 ساڵێکمان ماوە چیمان ماوە قوربان وەرە وڵاتی خۆت. خوای گەورە کارمان ئاسان کە مامۆستا. سەرفراز بی قوربانگیان خوای گەورە من خۆتان کاو من خوای گەورە ئەم 3500 کەسە سەرفرازی دنیا و قیامەتکە. اللهم ئامین. خوای گەورە دڵیانە بۆیان بێتە دی. من زۆر خەمی ئەو خەڵکەی ئەوروپامە قەسەم بەخوا لە دڵەوە بۆتان ئەسووتێم، لە دڵەوە دوعاتان بۆکەم. الله بتان پارێزێت. هەر بەربات ئافرەتی تیاڵێ بۆ سەر ساڵ پیاو ئەگرم کوردشە کورد داخەکەم ئەلەوایەتە. بەخوا ئیتر بڵێن چی قوربانگیان با بیگرێ با بیگرێ وعلیکم السلام ورحمة الله با بیگرێ با تێر کرێکاری تیا بکات. وەڵا مامۆستا خەریک بوو تکتەکە ببڕم خۆم دیپۆرت بکەم، هەمیش لە ئەوروپای مام قسانەی کردت بەڕاستی نییە هەمووی لە جێی خۆیەتی. تۆ دایکت ماوە لە کوردستان؟ الحەمدوللا مامۆستا ئەوەی دڵم پێی خۆشە لەو دنیا بەس داکمە، بابم نەمایە بەس داکم لە ژیان. بابت نەمایە دایکت جێهێشتووە بۆچی جێت هێشتووە؟ من ئەزانم بۆ خۆشیەکانی خۆت دایکت جێهێشتووە. وەرە لە پەنای قاچیا تا بەیانی بە ئارامی بنوو، وەرە لەسەر ئەو سفرێ ساوەری دەستی دایکت بخۆوەرە ئەو کولێرەی دایکت بۆتەکاو بۆتی هەڵەداڵێ ها کوڕە شرینەکەم بیخۆ، قەسەم بەخوا هەموو خاکی بەریتانیا و ئەڵمانیا هێنێت، هەر ئەو کولێرە بچووکەی کە بەدەستی دایکت دروست سەکرێت. وەرە برا جوانەکەم وەرە قوربانت بم. دێنەوە مامۆستا ئینشاڵڵا خوای گەورە لەو ناسان کە وەرە براگیان من بە زۆر کەسم دووەرەوە هەتا دایکت نەمردووە، وەرە هەتا باوکت نەمردووە، کەچی دایکی مرد و باوکیشی مرد هەر نەهاتەوە. ئیجا دەوەرە بزانم لە ئەوروپا مامۆستا بەخوای عەفوومەکەی قسەشەکەوەی لە ئەوروپا ئەسوێن بەخوای بەیانیان هەڵەستۆ لەخۆ بەترسەوە سەیری فەیسبوک و سەیری ئەنتەرنێتەکە لەوە ترسی خوانە خواستە کەسێکی مردبی بڵاو کراتوە ئەگەر لە دنیا نییە، یعنی باوەڕکە بەترسەوە فەیسبوک ئەوەش کەسی ئەگە هەست و شعوری مابێ براکەم ئیسا خەڵکێکەیە من لەگەڵ ڕێزمە بۆ زۆربەتان، بەڵام هەستی شعور و ڕەحم و بەزەیشی نەماوە بە کەس و کارەکەی. لەوێ ئەوەندە تاوانی ئەنجام داوە، ئەوەندە تووشی خراپە بووە، ئەوەندە بەتەنیایی ماوەتەوەنە دوور کەوتوتەوە لە کەس و کارەکەی. ئەسەن هەر بەلایەوە گرنگ نییە کەسێک لە خزمەکانی بمرێ، کەسێک لە خۆشەویستەکانی بمرێ. وەڵا ڕاستەکە مامۆستا قەتە یارمەتیم داوە چ بکەین، وا گەورە ئاسانی کە لە هەمووانەی لە ئەوروپایدا